کرێکارێکی سەرکۆڵان حسابم بۆ کراوە. ئەمڕۆ کارمەندانی گرێبەستی گەشتەپێدانی تەندروستی لە بەردەمی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی گربوونەتەوە. داوای ئەوە دەکەن کە بکرێن بە هەمیشەیی لەبەرەوەی لەم پرۆسەیە ئەوان دەرکراوە. نەسمە لە یەکێک لەو کارمەندان سڵاو لێبێ ئێوە بۆچی نەکران بە هەمیشەیی؟ ئێمە لە 2013 عەقدین، عەقدی گەشتەپێدانین. هەموو شتێ شمولمانی کردووە بەس گرێبەستی تاعیناتی ڕسمی شمولمانی نەکردووە. ماقوڵ نییە ئێمە چی باجێ داومانە لە کۆرۆنا لە هەموو شتێ باجەکانماندا و سا نامانکەن بە ڕسمی. باشە ئێوە هەڵوێستان چییە بێکە وەڵامتان نێنەوە؟ وەڵاهی هەڵوێستمانە ڕۆینە بەردەم دادگای بەخا فیدراڵی. ئێوە چەند کارمەندن؟ ئێمە 200 شتێکی لە سلێمانیە؟ بەڵێ. واتە ئەی ئەوانەی دەوروبەری سلێمانی زیاترن نازانم بۆ لە بە هەولێرتیایەتی لە چەند چماڵتیایەتی. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ژمارەیەکی زۆر لەو کارمەندانە لێرن کە ئەمڕۆ هاتوون گربوونەتەوە. ئەوەی کە بینرێ ژمارەیەکی زۆر لەو کارمەندانن کە داوای ئەوەکە کە بکرێن بە هەمیشەیی بۆ ئەوەی کە بە شێوەیەک ئەمە نوێنەرەکەیان سڵاو لێبێ. ئێوە چەند کارمەندن؟ ئێمە وەکو گرێبەستی گەشتەپێدان 1125 کارمەندین سەر بە وەزارەتی تەندروستین. ئێمە داهاتمان لەسەر وەزارەتە، بەڵام وەکو هەر فەرمانبەرێکی گرێبەست ئەم جیاکارەی کە کراوە ئەنجومەنی ڕاشە کردوێتی بەڕاستی. چەند ڕۆژێک پێش دەرکردنی ڕێنمایەکان ئەم جیاکارەی کردووە. ئەگینا ئێمە نووسراومان هەبووە و دامەزرانی ئێمە ڕاگیراوە بە حکمیەوە ئێمە بچینەوە سەردارای. بەس بەداخەوە لە کۆتا دەرچوونی ڕێنمایەکانە ئەنجومی ڕاژە چێ ناوەکانی ئێمە دەرێنی و 1125 خێزانە کاتە مەترسیەوە. بەڕاستی ئێمە 11 ساڵە بە ئومیدیەوەی ببین بە هەمیشەی و چەندان ڕێکاری ترمان گرتووەتە بەر و چەندان قوربانی ترمان داوە. خۆتان ئەزان لە وەزارەتی تەندروستیە دامەزراندن هەر نییە، هیچ وەزارەتەکان نییە. شتەکەش ئیشێکی ئەخلاقی و ئینسانیە. بۆ پڕکردنەوەی شوێنانە ئەبێ ئێمە دوو ئەرکوسی ئەرکمان هەبێ. بەڕاستی قبوڵیشمان کردو وەکوەوەی کە قبوڵیشمان کردو ئامانجمانەوە بۆ ئێمەش مافێکمان دەستکەیە. بەس بەداخەوە لە ئەمڕۆ ئێمە ئاوا لێکرێت. بەڕاستی ئەمە هیچ یعنی هیچ ئەخلاقێکی یاساییتیان نییە کە تۆ بەبێ ئەوەی بزانی من خزمەتم لەکوێ، ئیشم لەکوێ، تەمەنم چەندێکە، شەهادەی چیم هەیە، تۆ بینایی من دەربێنی بە بیانی ئەوەی کە بۆ ئەوەی بۆ بەغا پارە زیاد نەکا و چی زیاد نەکا. ئێ بۆ لەسەر حسابی منێکی کاکە من ئیشی سێ فەرمانبەرت بۆ کەم فەرمانبەری فعلی تۆ چۆن من نابینی، چۆن ئیش بۆ من ناکەی. بەڕاستی ئەمە جێگەی ناڕەحەتی و ناومێدیە. بەڕاستی داواکارم لەلایەن پەروەردیدار ئەم ئیشەی ئێمە ئاوا بەهین نەکات، بەجددی بێنە سەر خەت تا پێش ئەوی ڕێنمایەکان دەرچێ و ئیشە بۆ ئێمە بکرێن. ئەگینا ئێمە ناچارین ئەم داوایە بگەین نە شوێنی بەرزتر و کۆڵیشی لێ نادەین، دڵنیاتان نەکەینەوە لەبەرەوەی ئێمە هەمەسیری ژیانی ئەمان. یعنی ماقولێکستیانە من تا ئێستا بەخۆم نەزانێت و کرێکارێکی سەرکۆڵان حسابم بۆ کراوە. یعنی وەکو کەسێک حسابم بۆ کراوە کە هیچ شەهادەیەکم نەبێ و هیچ ماندووبوونێکم لە ژیانی خوێندنی خۆمان نەکردبێ و لە هەمان کاتە 11 ساڵ خزمەت و بە پەتای کۆڕۆنا و بە شەڕی داعش و بە سەختی دارایی و بە نیوموچە و بە 3 مانگ جارێک موچە وەرگرتن و بەو هەموو شتە من تیاپەڕیم و تێمە قبوڵم کردووە. ئەو هەموو ئەرکەم لەسەر شان بۆ ئێستا شاکی خۆمە مافی خۆم بدەستکەوێتە. دەستەکانە خۆش بێ. بەڵێ ئەمان هاتوونەتە ئێرە داوای بە هەمیشەیی کردنەکەن لەبەرەوەی کە بە هەمیشەیی نەکراون تا ئێستا. بۆیە ئەمان دەیانەوێت داواکەیان بگەین. ئەگەر وەڵامیان نەدرێتەوە ئەوە دەچنە بەردەمی دادگای لە بەغدا.